بەڕای من ئەخلاقی ژینگەیی خۆی ئەو چەمک و تایبەتمەندێتیەی کە مرۆڤ لە قۆناغی نیۆلیتیکدا بەسەری دەبات، لە قۆناغی کۆمەلگای ژینگەییدا بەسەری دەبات، گزارش لە ئەخلاقی ژینگەیی دەکات. ئەم ئەخلاقی ژینگەییە لەسەر بنەمایەکی هاوسەنگ و هاوبەش پابەندبوونێکی مرۆڤ لەگەڵ ژینگەدا هەبووە، ئاوێتەبوونی مرۆڤ لەگەڵ ژینگەدا هەبووە، ڕێزگرتنێکی مرۆڤ لەگەڵ ژینگەدا هەبووە. یعنی ژینگە وەک ڕۆحێک مرۆڤ مامەڵی لەگەڵدا کردووە، نەک وەک شتێکی تەکنیکی کە ئیتر هەیە و بەس خزمەتی مرۆڤ دەکا و جوانە و بەرهەم بە مرۆڤ دەبەخشێت. نا بەو ڕەنگە نا، بەڵکو من لەو باوەڕدام لە قۆناغی کۆمەلگای ژینگەییدا خودی ژن کە گزارشتێکی زەهنی ژیاریە، گزارشتێکی نەک هەر ژیاری بەڵکو گزارشتێکی مرۆڤ بوون و کۆمەڵایەتی بوونە، گزارشتێکی ئافراندنی بەهایە، ئافراندنی پیرۆزیە، ئافراندنی مێژووە. خودی ژن مامەڵەی لەگەڵ سروشدا، مامەڵەی لەگەڵ ژینگەدا نەریتێکی ئەخلاقی ئاوا کردووە، یاخود دەتوانین بڵێن ئەخلاقێکی ژینگەیی ئاوا کردووە. ئەم ئەخلاقە ژینگەییە لەسەر بنەمای پێکەوە ژیانێکی ئازادانە بووە. لە قۆناغی کۆمەلگای ژینگەییدا هیچ کات لەسەر دەستی ژن زەهنیەتێک جێگەی باز نییە کە خۆی لە سەر و ژینگەوە ببینێ، یاخود خۆی فەرزکە، خۆی پسە پێنێ بەسەر ژینگەدا، بەڵکو مامەڵەکردنێکی زەهنی وای مرۆڤەکانی سەردەمی کۆمەلگای ژینگەیی لەگەڵ ژینگەدا هەبووە، وەک ئەوەی کە ئیتر ژیانێکی هاوبەشە، خۆسەپاندن نییە، خۆفەڕستکردن نییە، ئیرادە زاڵکردن نییە، بەڵکو پێکەوە درێژەدان هەیە بە ژیان، درێژەدان هەیە بە ئافراندن، درێژەدان هەیە بە دۆزینەوە. ئەم دۆزینەوەیە ڕاستە مرۆڤ لەبەرەوەی خاوەنی هوشیاری و عەقڵە، بەڵام هەمیشە سروشتیش ژینگەش هاوکاری مرۆڤ بووە لەو دۆزینەوە سەرەتاییانەیە.